بسم الله الرحمن الرحيم. لخزمت فرمودي جمارة سين بناي خوا هاوڵێکی بەڕێز ئەگەڕێتەوە کە لە دایکی ئیمانداران حەزرەتی عائیشەی پرسیوە کە ئەخلاقی پێغەمبەری خوا چۆن بووە، ڕەوشتی چۆن بووە صلی الله عليه وسلم. دایکمان عائیشە کە نزیکترین کەس بووە لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و ئاگاداری زۆرێک لە نهێنیەکانی ژیانی بوو، شەو و ڕۆژ کاتی لەگەڵ لە خزمەتیا بەسەر بردووە، بە وشەیەک تعبیر لە ڕەوشتی پێغەمبەرمان دەکات، چەندین مانای زۆر هەڵدەگرێت. ئەفەرمێ کان خلقه القورآن، ڕەوشتی پێغەمبەری خوا قورئان بوو. سەرنج بەم بەڕێزان نافەرمێ قورئانی زۆر جێبەجێ ئەکرد، وەڵا ئەخلاقی زۆر جوان بوو، بەڕاستی بە ئەدەب بوو، بەڕاستی حەزێکە قورئان جێبەجێ بکە. ئەم دەستەواژانە کە هەمویان دەستەواژەی ڕاست و جوانن نەیفەرمووە، بەڵکو ئەفەرمێ کان خلقه القورآن، ڕەوشتی قورئان بوو. واتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە تەواوەتی قورئانی لە خۆیدا بەرجەستە کردووە، وەک ئەوەی قورئان خرابێتە سەر شێوەی مرۆڤێک کێ دەرئەچوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو مرۆڤە نمونەیەیە کە تەواوی قورئانی لە ژیانی خۆیدا جێبەجێ کردووە. ئێمە لە فەرمودەی پێشووتە باسمان کرد کە ئەهلی قورئان ئەهلی تایبەتی خوان. ئێمەش کە بە ئومێدی ئەوەوە هیوادارم ئەو کەسانی کە ڤیدیۆ ڕابردویان بینیوە و ڕاستقادەکەیان جێبەجێ کردووە بە ئومێدی ئەوە قورئانمان خوێند. ئێستا پێویستە دەرەجێ بەرزتر بینەوە، خەیاڵمان لای ئەوە بێت چۆن بتوانین ببینە قورئانێکی بەرجەستە. ئەمەش بەڕێزان بەش داروانی بەڕێزی پرۆژەی نووری جیهان بەبێ خوێندنەوەی، بەبێ لەبەرکردن، بەبێ تێگەیشتن زۆر زەحمەتە. چۆن قورئانێک جێبەجێ بکەین کە نازانین چی فەرمووە؟ بۆیە تکام وایە بۆ خۆم و بەشداروانی بەڕێزیش لەبەر خاتری ئەم فەرمودەیە، لەبەر خاتری ڕەوشتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ ئەوەی بیکەین بە پێشەنگی خۆمان، ئێمە پێویستە قورئان لە خۆماندا جێبەجێ بکەین و بیکەینە ڕێسا و یاسا و دەستور بۆ هەموو ژیانمان. ئاگامان لێبێ پێغەمبەری خوا مامۆستای هەمووانە و هەر لە قورئانە خوای گەورە بۆ ئێمە بەیانی کردووە لقد كان لكم في رسول الله أسوة حسنة. بێگومان بۆ ئێوە لە پێغەمبەری خوادا پێشەنگی چاک هەیە، پێشەنگی باڵا هەیە کە لاسایی پێغەمبەر بکەینەوە بۆ ئەوی بگەین بەخوا، بۆ ئەوی بگەین بە بەهەشت. بۆیە با هەموو هۆڵمان ئەوە بێ قورئان چی فەرمووە، ورد و درشتی فەرمانەکانی قورئان لە ژیانی خۆماندا جێبەجێ بکەین. لە پێش هەموویەوە خواپەرستی، تەوحیدێکە لە ناخی دڵەوە بێت. والسلام عليكم ورحمة الله وبركاته.